سرفي مجاري ما مهوانك هي طولاي هاتي مغلاري برلمان ترى هدف جي أنقرة برس دسبيكي تو بخير بيدي بوجيا صالة 2023 عندا هلويستا هدف تشيا والسر تش مجاران نرازي بونن وهنا بودجەی 2023 لە کاتی دیدارەکاندا بێگومان ئەمڕۆ دیداری گفتوگۆکان و بودجە بێگومان دەمانزانی کەوا لە ڤیددیۆیەکانیش ئێوە ئێستا پخشتان کرد بێگومان دەسەڵاتی ئێستا و هاوپەیمانی کۆمار هاوپەیمانی مەهاپە و ئاکاپە لە ڕاستیدا لەم ماوەیەدا زیاتر ئاراستەیان و ئاراستە بودجەیان بۆ شەڕ زیا کردوێتەوە و دابین کردووە ئێستا لە شاشەکە دیارە ئەو شەڕێکەوە لە پەرلەمان کرا بێگومان جێگەی ئابروچوونە پەرلەمانتاری ئی پارتی ئێستا حوسێن ئۆرس لە ژێر چاودێری سردایە لەلایەن زەفەر شکەوە پەرلەمانتاری ئاک پارتی لێی دراوە بەداخەوە دیدارەکانی بودجە بەم شێوەیە تێدا پەڕێت لە تورکیا بەلام باوەسی سەر وان بێرگێن و نەڕازیبوون سەر هەنەل سەر بودجە 2023دا ئەو چ بەرگیانە و چ نەڕازیبوونن یەن هەدەبێ یەکەمیان ئەو توژەیە بێگومان ئێمە دەمانوێت بەم توژێ بڵێن بۆستا ناکرێت لە کەشێکی وەها دیدارەکانی بودجە بەو شێوەیە بکرێت چونکە پەرلەمانتەرێک بە شێوەیەکی سەخت بریندار کراوە لەلایەن ئاک پارتیەوە پەرلەمانتارێکی ئاک پارتیەوە بە شێوەیەکی گشتی ئەو بودجەیەکەوە بۆ ساڵ 2023 دابین کراوە هەندێک خاڵی هەیە یەکەم ئەوەیە ئەمە بودجەیەکی تایبەت بە شەڕە 486 ملیار بۆ وەزارەتی بەرگری جیاکراوەتەوە لە ساڵی 2023 ئەمە ڕوودەدات بۆیە بە تایبەتی ئۆپراسیۆنێکەوە بۆ دەرەوەی سنوور ئەنجام دەدرێت چڕنوک قفل و ڕۆژاوە خاکی ڕۆژاوە ئەنجام دەدرێت بێگومان لەم بودجەیەوە ئەم هەموو چەک و تۆپە پارەی چەک و تۆپە بۆ ئەم ئۆپراسیۆنە زیادەکرد بێگومان ئێمە ڕەتی دەکەینەوە پێشتریش ئاماژەمان بەوەدا چونکە بەڕاستی زۆر شت هەیە پێویستە ڕوونکردنەوەی بۆ بدەین و ئاماژەی پێ بدەین ئێمە لە تورکیا و بێگومان ئەو کێشەی کورد کە لە تورکیا هەیە دەتوانین بە شێوەیەکی دیموکراتیەوە سارەسەری بکەین و لە سووریاش سیاسەتێکی ئاشتی خوازانە ببینین واتە بە شێوەیەکی بەردەوام ئەنجامدانی ئۆپەراسیۆن لە ڕۆژاوە بێگومان ئەمە هەڵەیە و دەکرێت بتوانین لە بودجەی تورکیاوە دەکرێت لە بودجەی تورکیاوە ئەم هەموو پارەی بۆ چەک دابین نەکرێت زیاترین ئەو خاڵێکەوە ئێمە لەسەری وەستاوین بێگومان بە زووترین کات ڕاگررتنی هەموو ئۆپەراسیۆن و هەموو ئۆپەراسیۆنانێکەوە دەکرێت لە ڕۆژئاوە بێگومان پارەیەکی زۆر بۆ سیستەمی ئەمنیەت پارە خەرز دەکرێت ئێمە بێگومان دژی ئەوەین چونکە لە تورکیا گرانیەکی زۆر و برسێتێکی زۆر هەیە بێگومان دەبێت پارە بۆ ئەوان تەرخان بکرێت و دابین بکرێت ئێستا لە وەرزی زستان داین هەموو ئەو فاتورایانەی کەوا لە بۆ گازی سروشتی دێت خەڵکەکە لە کەشێش سەختدایە لە سەرڕای ئەمە دەسەڵات هەموو بودجەی بۆ شەڕ دابین کردووە و بۆیە ئێستا ئەو بودجەیە کە ئامادات دەکرێت بۆ ساڵ 2023 بۆ شەڕیش با بڵین دابین کراوە باشە ئەڤەر دۆر دیتنەوە و هەلویستێ هەدەپێ دۆر بودجەیە 2023 وەک هەدەپە بەلێ ئەو شەڕ و ئالۆزیە چی بوتنە بەرە پەرلەمانتارێ ئاک پارتیە و ئی پارتیە ئەو ji ber çi bû ئەو دەسەڵاتی ئێستا بێگومان هیچ ناتوانێت بەرگەی ئۆپۆزیسیۆن بگرێت دەیەوێت کەشێکی وا بخڵکێت کاتێک گفتوگۆی بودجە دەکرێت ئۆپۆزیسیۆن بە هیچ شێوەیەک نەتوانێت ڕاستیەکان باز بکات دەسەڵات ئەمەی دەوێت ئەو پەرلەمانتارێکەوە دەرەبکراوە و لێی دراوە پەرلەمانتارێکی ئۆپۆزیسیۆنە ئێستا لە ژێر چاودێری سردایە وا دەوترێت بێگومان ئەمە شتێکی زۆر ناخۆشە و نیگەرانمانی کردووە ئەمە تەنها بۆ ئی پارتی نییە بەڵکو بۆ هەموو پارتە سیاسیەکان ئۆپۆزیسیۆنەکانی نێو پەرلەمان بە هەمان شێوە ئەم دەسەڵاتە
ناتوانێت بەرگەی بگرێت و قبولی ناکات بە تایبەتی ساڵی 2023 دەبێتە کەشێکی هەڵبژاردن کەشی هەڵبژاردن دەیەوێ دەسەڵات دەیەوێ ئەم بجێ بە شێوەیەکی کڕ و کپ بتوانێت لە پەرلەمان تێپەر بکات و خۆی ئامادە بکات بۆ هەڵبژاردنیش من ئێستا دەتوانم بە ناوی هەدەپەوە قسە بکەم ئێمە هەموو وتەکانی خۆمان بە شێوەیەکی ڕاست دەمانەوێ ئاراستەی گەڵەکەمان بکەین لەم ماوەیەدا بودجە لەلایەن دەسەڵاتەوە وەکو خۆ ئامادەکردنێک بۆ هەڵبژاردن دەبیندرێ لە کاتی دیدارەکانی بودجەشدا هەموو ئەو سیاسەتە هەڵانێکەوە دەسەڵات ئاماژەی پێ کردووە و کردوویەتی بێگومان ئێمە باسی لێوە دەکەین کاتێک ئێمە باسی دەکەین ئەوان تووڕە دەبن ئێستا لە شاشەکەش دیارە ئەم شەڕە ئەم جەنگەکەوا دەکرێت بێگومان بە شەق دایانەوێ بە هەموو جۆرە توندوتوژیەک بەرامبەر ئۆپۆزیسیۆن ئەنجام بدەن بۆ ئەوەی ڕاستیەکان نەوترێت بەڵام ئێمە وەکو پارتی دیموکراتی گەلان بە شێوەیەکی ڕوون هەموو ڕاستیەکان ئاراستەی گەلی خۆمان دەکەین بله پەرلەمان تەرا هەدەپێ تۆلای هاتیمۆگلاری ژێ ئەنقەرێت و دیێلمەدا بووی زۆر سپاس